ڕۆژێکیان جیاواز بوو دیتم نەسرینخانی خوشکم ئامادەم دەکات جرکم لەبەر دەکات پێم سەیر هاتووە ئەوڕۆ جیاوازە کە تەواو بووین نانمان خوارد بام گوتی با بڕۆین ئیتر ئەو لەحەزەیە لەبیر ناکەم هاتنە دەرێ مام عەلی خوا عەفویکە سایقمان بوو بە مام عەلی گوت تو بە دەرگای ئەحمەدیە بڕۆ ئەم بە دەرگای قەیسەری دەچمەوە مەحکەمە بە پێیان ئەمیش لەگەی دەڕۆیشتم دەستی گرتووم ئەویش بە جوبە و عەمامەی خۆی کە دەرگای قەڵاتی هاتە خوارێ بەرامبەر قەیسەری تر کە دەهاتیە خوارێ مام شکر هەبوو یەکەم دوکانێک کچکۆکەی کردووە کەهرەبایی ئێستا منداڵەکانی ئەقراوی سەلامی لێوی دەکرد و پاشان مام نورەدین خەیات هەبوو دوکانی هەبوو مام بیلال نەجار هەبوو مەشهورە بابی مسەور ئالانی فەرید خوا عەفویکە جەوانە ناو بوون ئەو کاتی جا بام کە سەلامی لێ دەکردن یان دوو قسەی لەگەر دەکردن بڕێز دەبەوە ئیتر ئەو دوکانانە مەشهور بوو بە دوکانەکانی ئەحمەد ئەفەندی ئەحمەد ئەفەندەکە یەکەم متصەرریفی هەولێر تا ساڵی 1927 یەکەم کەس کە بیری کردەوە هەولێر پێویستی بە شتێکەیە جادەی نییە دوکانی نییە ئەو ڕێزە دوکانەی کرد 100 دوکانی کرد تقریبا پاشان لە 1982 بە بریارێکی ناتێگەیشتن ڕووخاندیە ئەو دوکانانە لە نەسرەت حەلاق بوو بە ئاخر دوکان دوو دوکانی جیموکریانی بوو چاپخانەی جیموکریانی لێ بابم ڕاوەستا تی جیموکریانی هاتە دەرێ کوڕەشی لەگەڵ بوو لەوێ ئیشی دەکرد ئەوێ ڕۆژێ هاتبوو دەیگوت من کچکە بووم لەوێ ئیشم دەکرد کە چاخۆشە لەگە بابم کرد بابم چووە ناو چاپخانەکە دانیشتین و قسەیان کرد و هەر ئەوە نەبیت جیموکریانی هاتە دەرێ ئەمنی بردە چۆلاتیەکەی تەنیش چاپخانەکەی بە کامل جیهازی کامیلەکەی دارەکە ڕسمی وەگرتم گەڕاوە فۆرمەچیان پیا کرد و ئیتر ناو نیشانی من نووسی و فایل لۆ کردم تاکو لە مەکتەب وەربگیرم ئەو فایلێ کە پڕ کرایتەوە ئەو ڕسمەی کە وەرگیرایە خوا عەفویکە جیموکریانی لۆی جا لەوێن دەڕا بەڕێ دەکەتی بەدەستە چەپت دەکا ئێستا قشلەی هەولێری متصەرریفێتی هەولێری قەدیم محافەزە لەوێ بوو پارێزگا لەوێ بوو ئێستاش هەرمایە لای چەپەی قوتابخانەی مزەفەریەی هەولێر بوو ئەو کاتی جومعە ئەفەندی مدیری قوتابخانە بوو قوتابخانێکی گەلە گەورە بوو باخچەی هەبوو ساحەی هەبوو ئەمە چوینە ژۆرێ ئیتر دیتم هەموو مامۆستایەکان هەمان دەم و چاوەن من لە مزگەفتە دەیانبینم یعنی لەکنم سەیر نەبوو بڵێم ئەوە دەبم لەگەیان یونس عەبدوڵڵا ئەفەندی یونس حەداد یونس عەبدوڵڵا حەداد تەمەنی درێژ بوو ئێستاش مایە و هاتە پێشوازی و پێشوازی بابم و چوینە ژووری مدیر ئیدی منی بردە یەکەم ژووری لە قوتابخانە سەفی یەک بوو لەوێ دەوام کرد جا خوێندنم لە قەڵات بەو جۆرێت دەست پێ کرد